ڕێزدار سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز کاک نێچیروان بارزانی، میوانە بەڕێزەکان، سپۆنسەرە بەڕێزەکان، گەنجانی زێدە خۆشەویست، سڵاوی خواتان لێبێت، زۆر بەخێراتن سەرسەران سەرچاوان. ساڵی 1949 بوو ئێدوارد مۆرفی ئەندازیاری فڕۆکەوانی لە یەکێک لە تاقیگەکان لە ئەمریکا خەریکی تاقیکردنەوەیەک بوو لەسەر ئەوەی چۆن خێرایی تەئسیل لە جەستەی مرۆڤ دەکاتن و وەستانی لە ناکاو چەند کارتێکردنی هەیە لەسەر جەستەی ئەو مرۆڤە. ڕۆژێک لە ڕۆژان یەکێک لە ئامێرەکانی ئەو تاقیگەیە شکست دێنیتن، عاتڵ دەبیتن. دێن گلەی لەو کارمەندە ئەکەن کە خەتای تۆ بوویە، حاڵ مەوزوعەکە بەو شێوازە بوویە. فەو دێت دیراسەی وەزعەکە ئەکاتن، قسەیەک ئەڵێتن what can go wrong it will go wrong. ئەو شتەی کە ئەگەری ئەوە تێدا هەیە بەرەو خراپە بچیتن، بەرەو خراپە ئەچیتن. ڕەنگە ڕستەیەکی سادە بیت، بەڵام ئەوە دەستپێکێک بوو کە کۆمەڵە یاسا دەرچوون، ناوەکان لەسەر ئاستی جیهان بە ناوی یاساکانی مۆرفی ناسران. خراپ نییە دوای مڕاجعەیەک بکەین، ئەو یاسانەیە باشن و گرنگن و مفیدن. دیراسەی مۆرفی بەو شێوازەیە ئەڵێتن تاک، گروپ، جڤاک، دەستگاکان ئەبێ ژینگەیەکی وا دروست بکەن، کولتورێکی وا دروست بکەن کە زیاتر چارەسەر بەرهەم بهێنیتن، زیاتر لەوەی کێشەکان بەرهەم بهێنیتن. ئەو کێشەی کە دروست بوو کاتێک کە خۆمان حەسر بکەین بە سیرکردنی ئەو کارمەندە یان سیرکردنی ئەم عەتەڵە، ئەم ڕووداوە گچکەیە وامان لێ ئەکەتن وێنە گەورەکە نەبینین و نەتوانین چارەسەری استراتیجی درێژخایەن بۆ بەرهەمهێنانی چارەسەرەکان باش نەدۆزینەوە. ئەوە وامان لێ ئەکەت حەسر بین، زیاتر وا لێ بێتن تەرکیز لەسەر ڕووداوە گچکە و منعەتەفە گچکەکان بکەین. ئێمە ئەو دەرسە لە دەستگای ڕوانگەمان وەرگرتیەوە، وامان کردیە پرۆگرامەکانی ئێمە، پرۆژەکانی ئێمە استراتیجی بن، درێژخایەن بن و وا لێ بێت ئیستیدامەی تێدا هەبیتن و بە بەردەوام ئینتاجی حلول بکەت. و لەبەر ئەوە ئەو ژینگەیەمان دروست کردیە کە بەرهەمهێنان لە مرۆڤ بکەین، لە بیر و باوەڕەکانی قەنەعاتی، لە بەهاکانی قیەمەکانی و لە توانەکانی، توانە جیاوازەکان دەچووکە ئەو کاتە فێری ڕاوە ماسی ئەبیت، وازان چۆن ماسیەکە ئەفرۆشیتن لە جیاتی ئەوەی کە تەنها ماسی خۆر بیت و گلەی لە دەوروبەر بکەت کە خەتای ئەوە نەک خەتای منە، چۆن من مبادراتی ذاتی بکەم. 2015 بوو پەنەلیستێک بووم لە کۆنفرانسێک لە عەمان لەسەر بێکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا. لە دوای محاضەرەکەدا نوێنەری USAID فۆرس لەوێ بوو، 2015ە، گوتی ئێمە بەتەماینە بە دووی لۆکەڵ پارتنەرێک ئەگەڕێین. فپێم خۆش ئەگەر حیوارێک لەسەر ئەم بوارە بکەین وەکو دەستگای ڕوانگە. گوتم ئێمە مشەڕەف دەبین و ئەگەر جەنابێت کە گەڕاینەوە هەولێر لەگەڵ سەرۆکی دەستگاکەدا دەنیشین نقاشاتی جدیەکەین و فعلا نقاشاتی جدی ئەو مەوزوعەمان کرد، خاصەتەن سیلاتێک کە یەکەم جار ئەوان ئەو پۆرتەڵە لە 7-8 وڵاتی عەرەبیاندانە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا. دوای نقاشاتی زۆر ئینتێنس معەمەق گەیشتنە و دەرەنجامە هەرچەندە فەندەکە کەمە، بەڵام مستحقی ئەوەیە ئێمە با ئیشەکە بکەین و فعلا ڕازی بووین دوای نقاشاتی معەمەق لەم بوارەدا لەگەڵ ئەو بەڕێزانی ئیشارەتم پێدا. فەندی یەکەمی سیلاتێک 240,000 دلار بوو. فەندی یەکەمی بە ئەوەندە بوو. دواتر گوتمان ئێمە با پێشانگایەکی کار بکەینەوە. هەدەفی ئێمە 25 کۆمپانیا بێن، 250 هەلی کار هەبیتن. ئێمە قازانجمانە لە هۆڵێک لە ڕۆتانە کردمانەوە، یەکەم جار بەو شێوازە و بیرە و بەڕێزانە دێتن. کۆتایی پێهات، گوتمان شکر الحەمدلیلا، چونکە ژمارەی کۆمپانیەکان گەیشتنە 36 و 795 هەلی کار ئیعلان کران. طبعا هەمووی ئۆنلاین و ئەوانە مەوجودن. ئەوان لە ساڵی دووەم، ئەوە 2016 بوو، 2017 فەندی سیلاتێک بوو بە 96,000 دلار، کەمتر لێ هات. دانیشتی بووین خەریکی نقاشات بووین. ئێمە تیمێکمان هەیە ناوەکە تیمی شێتانە، لە هەمویان شێتر بەڕێوەبەری پرۆگرامەکانە. هات گوتی کاک عەبدولسەلام بۆرد فکرەیەکی شێتانم هەیە. گوتمان لێ خوڕە. گوتی چۆنە ئێمە جۆفێرێک بکەینەوە پێشانگایەکی کار بەڵام بچینە نێو دەوڵەتی. گوتمان ئەخر ئەوە زۆر شێتە، ئێمە شێتین بەڵام ئەو دەرەجەش نە. تیان با هەوڵی خۆمان بدەین. فعلا هەوڵی خۆماندا لە 2017 کە منحەکە 96,000 بوو، لەگەڵ ئەوەش 101 کۆمپانیا و شەریکە و منەظەمەی نێودەوڵەتی
و لۆکەڵی لەگەل قوتابخانە و جامعات بەشداریان کرد بە 1257 هەلیکار. ساڵی 2018 منحەی سیلاتێک بوو بە 0. شێتاتی ئێمە زیاتر لێ هات. گوتمان ئێمە ئەچینە جۆفێرێکی تر هێشتا بە قووەتریش ئەچینە ناو مەوزوعەکەدەوە. فعلاً 119 دەستگا بەشدارن بە کۆمپانیا و ڕێکخراو و 1421 هەلیکار ئەو جارە هاتنە ئیعلانکردن. لەو لەحزەیەدا ئەوە پارساڵ بوو 2000 لەو لەحزەیەدا کە گوتمان خەڵاس فەندی سیلاتێک نەما. لەو لەحزەیەدا جایزێ دێتە سەرخەت لە دەرگای ئێمە ئەداتونە ئەڵێتن دوای نیقاشاتی 4 مانگ فەندێکی 1 ملیۆن دۆلار بە دەستگای ڕوانگەدا و گوتیان ئێمە پارتنەری ئێوەینە بۆ ماوەی 15 مانگی تر و قابلی ئەوەیە کە تەمدیدی زیاتر بکرێتن و ئەم پرۆژەیە بەردەوام دەبیتن. ئەگەر دەرسێک هەبیت لەم مەوزوعەدا بۆ ئێمە و بۆ گەنجانی ئێمە بۆ خەڵکانی ئێمە ئەوەیە کە کۆڵ نەدەین. بە بەردەوام ئەو ڕوویایی کە هەمانە ئەبێ هەمان بیتن و ئەگەر گلەیەک هەبیتن لە خۆمان بکەین و چۆن مراجعات بکەین ئێمە خۆمان باشتر لێ بکەین تا ئیسبات بکەین بە واقعی ئێمە باشین. و لەو لەحزەیەدا کە هەست دەکەی وەزعەکە زۆر بەرتەنگاو بوویە بەردەوام بی لەسەر جدیەت و کاری جوانی خۆت پشتڕاست بن. چیرۆکەکانی سەرکەوتن پڕن لە مێژوو و لە واقعی ئێستادا. فبەردەوام بوون پەیامێکی زۆر گەرەوەی ئەم ساڵ ژمارەی کۆمپانیەکان و دەستگاکانی بەشدار بوو 166 هەلیکار تا ئێستا چونکە 66 جهت تا ئێستا پۆستی خۆیان نیان بە ئێمەیان نەگوتی 1000 تا دوێنێ شەو 1704 هەلیکارە ئێمە تەوەقع دەکەین لە 2000 هەلیکار تێدەپەڕیت لە 36 سەکتەر لە 14 وڵاتی جودادا. مۆرفی ئەڵێتن ئەگەر شتێک هەبیتن ئیمکانی ئەوە هەبیت بەرەو هەڵە بچیتن بەرەو هەڵەدا دەچیتن. ئێمە شتێکی تر لە دەستگای ڕوانگە ئەڵێن ئەگەر ئیمکانی شتێک هەبیتن بەرەو ڕاستی بچیتن بە کۆڵنەدان و ئیشی جوان و بەردەوام بەرەو باشتر ممکنە بچیتن. ئێمە سەیری ئەو دیوە ئەکەین و بۆ ئەو مەسارە کاری خۆمان دەکەین. بەجددی زۆر سپاسی جیایزت دەکەین بۆ ئەم دەعمە بەردەوامە. سپاس بۆ سپۆنسەرە بەڕێزەکان کە بێ جەنابتان ئەو کارە نەدەکرا و بەشێک لە مەوزوعی سپۆنسەر ڕاستی ئەمانەیە ئەو پردە دروست ببیتن لە نێوان کەرتی تایبەت و نێوان کۆمەڵگادە بە تایبەتی گەنجان چونکە هەمومان فی النهایە لە ناو یەک سەفینە داینە ناو یەک گەمی داینە. سپاس بۆ هەموو ئەو کارمەندانەی لە دەستگای ڕوانگە کار دەکەن. زۆر سپاس بۆ ئەو خۆبەخشانەی کە بەردەوام و زۆر سپاس بۆ ئەو کەسانەی کە متمانەیان هەب بە ئێمە و بە دەستگای ڕوانگە و بەردەمای پشتەوان و یارمەتیدەری باشی ئێمەنە. سپاسێکی زۆر بێپایان و زۆر گەورە بۆ بەڕێز سەرۆکی هەرێم کە بەردەوامی دوو قەتاعی زۆر سەرەکی مهتەمە پێی بواری ئابووری و بواری گەنجان. فلەبەر ئەوە من ئەمەیە پەیامێکی تایبەت بۆ جەنابیان تەقدیم بکەم لەسەر مەزهەبی شێتاتی خۆمان. داواکارین و تکاکارین لە بەڕێزت لەم قۆناغشدا چۆن هەمیشە بەو شێوازە بووی بەردەوام بی بۆ دامی گەنجان و هەندێک دەست پێشخەری تایبەت هەبیتن بۆ ئەم بوارەکە فعلاً لەژێر فۆکەس و تەرکیزی جەنابەت هەبیتن. ئەزانین جەنابەت زۆر پەیام و زۆر پلاتفۆرم هەیە بەڵام مەکو شەخص ئەزانین دڵی جەنابەت و تەفکیری جەنابەت چۆن لەگەڵ گەنجانە تکامان وایە بە تەرکیزەوە ئەو پردی پەیوەندیە هەبیتن و بەردەوام بیتن و یارمەتیدەری باشی گەنجان بی بۆ ئەوەی ئەم ئاستەنگانەی ڕێگای گەنجاندا هەن ئەو ئاستەنگانە بشکێنی. زۆر سپاس بۆ بەڕێستان مەمنون جەنابتانی.